من سەرەتا کە بڕیارم ما لەو زانکۆیە بخوێنم چەند کۆرسێک بوو کە وەرم گرت بۆ زمانی ئینگلیزی لە PDI-ەوە و کۆرسێکی پرۆجێکت مانیجمنتیش هەر لە PDI. بەڕاستی کەش و هەوای زانکۆکەم بینی زۆر بەدڵم بوو کە وای لە من کرد کە قەرار بم لەو زانکۆیە بخوێنم. و جیاوازێکی من لە لایەکی تریشەوە لەگەڵ هەندێک لە خوێندکارە گەنجەکان ئەوە بوو کە من هەم خاوەنکار بووم، هەم دایک بووم و هەم بەڕێوەبەری یەکێک لە هێڵە ئاسمانەکانیش بووم لە شاری سلێمانی. کەش و هەوای زانکۆکە بە جۆرێکە کە وات لێ ئەکا بالعکس لە سەرڕای ئەوەی ئەو هەموو هیلاکێش ئەبینێ لە ڕۆژیانی ڕۆژانەدا کە ئەچیتە ئەوێ هەست بە مرتاحیە ئەەکەی، هەست بە مشک سافبوونێ ئەەکەی لەگەڵ ئەوەش کە تۆ لە ویای بۆ فێربوونی کە ئەخوێنیت کە مەفروزە بۆ هەندێک گەنج بەلایەنەوە لۆدە لەسەریان. بەس بەڕاستی بەلای منەوە لە جیاتی لۆت بێ من وەکو فرسەتێک ئەمبینی کە هەم فێرە بم هەم مێشکشم ئیسراحەتە. بەڕاستی زانکۆی ئەمریکی فێری بەرپرسیارەتی تەکە، فێری خۆڕاگری تەکە، فێری ئەوە تەکە کە هەر ئیستیفادەت بۆ خودی خۆت نەبێ. ئەنی ئێمە کە بەشی کارگەڕی کارمان ئەخوێن فێرکراین کە بزنسکردن هەر ئەوە نییە پارەیەک پیا بکەی بۆ خۆت بێ، بۆ بژێوی خودی خۆت بێ. فێریان کردین کە چۆن مەسئولیت هەڵگرین، چۆن ئێمە بتوانین وا بکەین کۆمەڵگەکەمان بەرەو پێشەوە بەرین، چۆن وا بکەین هەلی کار دابین بکەین. لە لایەکی تریشەوە فێریان کردوین کە تاکێکی کورد هیچ فەرقێکی نییە لەگەڵ هەر کەسێکە لە وڵاتە بەناوبانەکانی جیهانە، لە جامعە هەرە بەناوبانەکانە کە ئەخوێنێ ئێمە ژەتوانین وەکو ئەوان بە هەمان شێوە بین. زانکۆی ئەمریکی تەنها لە خوێندنا خۆی نابینێتەوە، تۆ چەند وانەیەک بێ بڕۆی بیخوێنیت و تەواو کە ڕەبتی بەو بەشەوە هەبێ کە هەڵە بژاردووە. زانکۆی ئەمریکی زۆر زیاترە لەوە، بیری لە هەموو بوارە جیاجیەکان کردوێتەوە کە چۆن ئەو خوێندکارە ئەچێتە ئەوێ لە هەموو ناحیەیەکە و سکیلەکانی بەخۆتکە، بەهێزیکە، وای لێکا متمانەی بەخۆی بێ. لەگەڵەوەشدا زانکۆی ئەمریکی یارمەتی کۆمەلگاکەمان وڵاتەکەمان بەگشتی ئەیە لە چەندین بواری جیاجا، هەم سیاسی وەکو دیداری سلێمانی و هەم کردنەوەی چەندین سیمینار و ئیڤێنتەکان بۆ مامۆستایانی دەرەوەی زانکۆکە بۆ تەلەبەکان. یعنی من چەنەها ئیڤێنتم بینی وە خەڵک لە دەرەوە هاتووە ئیشتراکی کردووە کە ئیستیفادەی خۆی لە خۆیان هەبووە بۆیان. پەیامەکەی من بۆ هەموو خوێندکارانی پۆلی شەشەکە تەواویان کردووە. هیوادارم یعنی بیرێککەنەوە لەوە کە لەکوێ ئەخوێن و کوێ هەڵەبژێرن بە خوێندنەکانیان.